سڵاتان لێبێ بیسەران و بینەرانی بەڕێزی رادیۆ تەلەڤیزیۆن سلێمانی لە بەرنامەیەکی دیکەی ئێستاتیکادا هاتمە وڵاتان. لەم بەرنامەدا هەوڵ دەدەم هەمیشە هەوڵیشم ماوە لەم بەرنمەیەوە کەسە دیار و دەستەماندووەکان بێنمە سەر شاشکان و بێنمە نێو ماڵەکانتانەوە. ئەمڕۆ مامۆستایەکی ماندوو لە ئەرشیڤ لە تەنسیق لەو کۆنتاکت و پەیوەندیانی کە لەگەڵ هونەرمەندان و کەسانی ماندوو لە کوردستاندا هەوڵی یاوە پەیوەندیان لەگەڵا دروستکات یاخود ئەو بەرهەمانی کە هەن لەلایەن هونەرمەندەکانەوە لەلایەن ئەم کەسایەتە جوانەوە بە ئەرشیڤ بکرێن وەکو خەزێنەیەکی هونەری بمێننەوە. مامۆستا جەمالی دەلاک یەکێکە لەو ناوە جوانانەی کە لە ڕابردوودا خزمەتی بە کورد و کوردستان و هونەری کوردی ڕاسەنی کوردی کردووە. مامۆستای خۆشەویست، من خۆشحاڵم کە لەگەڵ جەنابتا بەرنمەیەکی لەم شێوەیە پێشکەشەکەین. سپاسی شەکەم کە دەرفەتت پێیان بۆ پێشکەشکردنی بەرنمەیەک و چوونە نێو وێزگەکانی تەمەنی جەنابتانەوە. زۆر سپاس کاکە دیلمان، سڵاو و ڕێز و حرمەت بۆ جەنابت و بۆ هاوکاران لە کەناڵەکەت و ئەو برا ئازیزانەی پشتی کامێرە هەروەها دەمەوێت سڵاو و ڕێز و حرمەتی خۆم بگەێنم بە بینەران و بیسەرانی کەناڵەکەتان، هیوای سەرکەوتن و سەرفرازی و دەخوازم ئەم کاروانە هەر بەردەوام بێت. بە هیوان ئێمەش لە جێ ئەو کاروان و متمانەیە ببین کە هاوڵاتیان و هاونیشتیمانیان لێمان ڕازی بن و درێغی نەکەین لەو کەسە ماندوانەی کە وەکو جەنابتان کار و خزمەتیان بە کورد و کوردستان کردووە. مامۆستا با دەستپێک بۆ شێوەیە دەست پێ بکەم پێشەوەی بچمە نێو وێزگەکانی مناڵی و ئەو شتانەوە ڕابردووەوە. زۆر جار لێرە و لەوێ جەنابتان دەبینین یا دەکەویتە بەرچاو وا دەزانی کەسێکی نزیک لە مامۆستا ناسری ڕەزازی یا مامۆستا نەجمەدینی غوڵامی یا لەو شێوە هونەرمەندانن. ئەمەم بۆ ڕوونکەرەوە دواتر دەچمە ناو پرسیارەکانەوە. کاکە دیلمانجان، وەڵاهی ئەوە باگراوندێکی دوور و درێژی هەیە. من بەهۆی پیشەکەمەوە کە سەرتاج بوومەوەوە سەرتاشینیش بەشێکە لە هونەر و لە جوانکردنی ڕوخساری مرۆڤەکان، هەمیشە سەرتاشخانە چایخانەکان ئەمانە پێگە و مۆڵگەیەکی فراوان بوون بۆ نزیک بوونەوەی کەسە ڕۆشنبیر و هونەرمەند و کەسایەتیەکان. سەرتاشخانەکەی منی ژوا بووە. من کە لە ساڵی هەشتاوە دەستم کرد بەم پیشەیە، هۆکاری نزیک بوونەوەم لە برای گەورە و ئازیزم کاکە ناسیر ڕەزازی و هەروەها برای گەورە و خۆشەویستم کاکە نەجمەی غوڵامی، هۆکارەکەی چی بوو؟ هۆکارەکەی هونەرە بەرزەکەیان بوو، دەنگ و سرودە شۆڕجێڕەکانیان بوو. من پێش ئەوە لە ناو ئەم ژنگەی وڵاتەکەمە و ئەم شارەیە ژیاوم. گوێچکەم ئاشنا بۆ بە دەنگی هونەرمەندانی نەتەوەکەم، ئەوانیش کە لە دوای 75ەوە ئەم دەنگانە کە لە ڕۆژهەڵاتەوە چرۆیان کرد و سنووریان بەزان و هاتنە باشوور، لەو کاتەوە من کەوتمە ژێر کاریگەری دەنگی ئەم هونەرمەندانە. ئەوانیش بۆ زانیاریت و دەمەوێت ئەوەش لێرەوە ڕۆشن بکەم بۆی بینەرانتان باش بزانن. ئێمە لە باشوور ساڵی 1970 هونەرمەند ناسیر ڕەزازی بە بەرهەمێک کە کاسێتی ئای چەندەم خۆشەوێ بوو، یەکێک لەو گۆرانیانە کە ئای چەندەم خۆشەوێ بوو. ئەو گۆرانیە لە ئاواز و تێکستی مامۆستای گەورەی مەقامات مامۆستا عەلی مەردانە، بەڵام کاک ناسر بە لەسەر ڕیتمی مەقامێکی کە ئەی خوێنێ و شێوازی مۆسیقاکەشی جیاواز بوو بە شێوەیەکی ڕۆژاوای بوو. بەڵێ جامە بەستم. ئەم دەنگە کە هاتە کوردستانەوەوانە لەوێەوە من ئاشنا بووم بە دەنگیان. ئەم کاسێتە هەموو کوچە و کۆڵان و دوکان و ماڵی تاکی کوردی داگیر کرد. لەوەی تر من لە 1970ەوە لەگەڵ کاک ناسر پەیوەندیم هەبوو. 1970 تەمەندرێژ یعنی تقریباً 15 ساڵی وەڵاهی تر 63 بۆ 1970 زانە چەندەکە. بەڵام پەیوەندیەکە لە نزیکەوە نەبووەردوورا و دوور بوو بۆ یەکەم جار لە 26 نوێ 1970 لە پۆلی سندیکای نەقابەی کرێکاران بە هاوکاری تیپی مۆسیقای مەولێ لێ ئاهەنگ کرد. لێەوەی تر بە خزمەتی گەیشتم چکە پێشتر تا مەزرۆ بووم بیبینم لە نزیکەوە سپاس بەخوا بە خزمەتی گەیشتم و لە 84 کاک نەجمەی غوڵامی تر ئەمانە بوونە هۆکارێک کە من
هەمیشە بە دوای دەنگ و هونەرەکەیان بکەوم و گوێبیستی هونەرەکەیان چونکە ئەو کاتە ئەوان لە گەشە سەرنێکی زۆر خێرایە بوون کۆمەڵێک بەرهەمی باش و پارا و گونجاو بۆ سەردەمەکە کە ئێستاش یادەوەری خۆیان لە مێشک و حزری تاچی کوردینە بە مشتاقیشەوە گوێ بۆ بەرهەمە بکۆنانە ئیتر لەو کاتۆ من و پەیوەندیمان هەیە و تاساش بەردەوامە یعنی خزمایەتیت نەبوو نەخێر سەتفە بوو نەخێر ئەوان هەردووکیان خەڵکی شاری سنەی ڕۆژهەڵاتن نژم لەدایکبووی ئەم شارەم کاک ناسر لە ساڵی 55 لە سنە لەدایک بووە لە گەڕێکی جەوراوە بەڵێ کاک نەزمەش ساڵی 50 شاری سنە لەدایک بووە بەڵام بەهۆی هەڵگیرسانی شۆڕش و لێکدانی هەردوو شۆڕژ لە ڕۆژهەڵات و باشوورۆمانەتر ئەوان بوون بە پێشمەرگە و هاتنی ئێرە لێرەوەی تر زیاتر خەڵک هیوای تەندروست باشی بۆ ئەو دوو کەڵە هونەرمەندە و جەنابیشتان نمونەتان زۆر بێت جا بچمە نێو وێزگەکانی منداڵی دەستور و قانونی بەرنامەکەی من وایە هەمیشە حەزەکەم بچمە نێو وێزگەی تەمەنی ڕابردووی ئەو هونەرمەند و کەسایەتە دیارانەی کە هەبوون دەمەوێ بزانم وێزگەکانی تەمەنت چۆن بەڕێ کرد و ئەو شتە جوانانی کە لە ڕابردوودا لە منداڵیدا لە بوونێتی جەناب تا ماوەتەوە چین وەڵاهی خۆی یادەوەری مناڵی خۆی بە هەموو شێوەیەک یادەوەرێکی جوان و پیرۆزە کەوتۆتە سەر ئەو ژنگی کە تۆ تیا گەوراری پەروەردەبی من لە 2/1/63 لە گەڕێکی حاجیحان بە دنیا هاتووە لە خێزانێکی نەداری زەحمە چێژ باوکم ئیشی کردووە دایکێکی نەخوێنەوار بەڵام هەتام شکر بۆ خواسا لە ژیانە هەتا لە ژیان نابێ سوژدەی بووە بەم چکە بۆ نەخوێنەواری و باوکم خوێنەواری هەبوو تا پۆلی پێنجی سەرەتای خوێندووە بەڵام خوێندنەکەی باش بوو فەرموو ناق لە خزمەت لەمنەوە ئەوانەی ئەو دایک و باوکانی کە هەبوون لە ڕابردوودا نەخوێنەوار بوون بەڵام بۆ خۆیان زانکۆیە لەگەڵم قسەدای بێگومان من زۆر جار دەڵێم بە نەخوێنەواری خۆیان تەجروبەی تەمەن و کەوتن و سەرکەوتنیان ویان لێکردبوو ببوونە فێرگەیەک بۆ منداڵەکانیان جوانتری منداڵ و کەسایەتیان پەروەردە دەکرد و منداڵی سەرکردەشان دەخستە نێو کۆمەڵکەوە بێگومان ئەوە چکە ئەوان بە یەک ئاراستا ڕۆشتن زەحمەتیانە کێشە لە پێناو دابینکردنی ژیانە پەروەردەکردن و فێرکردنی مناڵەکانیان بۆ ئەوەی لەو گەڕەکە کە ئەم مناڵانە پێ ئەگەیەنێ مناڵێکی تەندروست و باش با بە کۆمەلگا من کاکە دیرمانەوەت پێ بڵێم بەداخەوە من ئێستاش نازانم چێژی تەمەنی مناڵیم چییە لێ بێبەشم لێ بێبەش بووم بۆ هۆکارەکەی چی بوو هۆکارەکەیەوە بوو ئێمە کرێنشینێکی گەڕۆک بووین لە حاجیحان لەدایک بووم تەمەنم لە مەڵکەنیا بەسەر بردووە لە خانوویەکە بووین ئەو خانۆک و کەمپێکی بچووگووا بوو نزیکی 7 بۆ 8 ماڵی تیا بوو ئەم هەموو ماڵە هەمووی لە باری چینایەتیەوە ملەیەک ئاسا بوو خەڵکی هەژار و زەحمە چێژ بوو خەڵکی دەستگێڕی تیا بوو باوکم لە چاپخانە کاریە کرد چاپخانەکانی سلێمانی لەسەر ئامێری ئۆفسێت کاریە کرد ئێمە لەو حەوشایە بووین کە وەکو کەمپێکی گەورەوە بوو خۆشی و ناخۆشیەکانمان هەموو بەیەکەوە بوو هاوبەش بوو هەمیان بەش کرد بوو ئێستاش بیرمە لە ئەو حەوشێکە ئێمە تیا ژیان خاتوونێک 2-4 مناڵی هەبوو باس تەمەنی چەند ساڵی خۆتم بۆ بکەیت من ئەگەر بڵم تەمەنی 6 ساڵی 6 ساڵی یان لە 6 ساڵیەوە جا بۆیە لە هەموو خۆشیەکانی مناڵی بێبەش بووم ئەمەی لێرەوە دەست پێ بکەم لەو حەوشەیە بووین ئەو خاتون هەزار ڕەحمەتی لێبێ دڵکۆکەی نور بێ ئەمە هەم ڕۆڵی پەروەردگاری گەورەیە بینی هەم ڕۆڵی دایکی هەمومانێ بینی ئەوەنەی لەو ئەترساین لە دایکەکەی خۆمان چەند لێ ترساین بەڵام ئەو زیاتر سەرپەرشتی مناڵانی حەوشەکەیە کرد کۆنتترۆلی کردبووین بەڵام بە ئاراستەیەکی جوان جا بۆیە لە بێبەشم نەخێر توژی نەبوو لەگەڵ ئەوە میهرەبانی خۆشەویستی ئەیتێ بەڵام فێریشیە کردی کە ئێمە لەو حەوشین هەمومان بەیەکەوەین کارە بکەین کە مناڵەکان ینی بەرکەوتەمان لەگەم مناڵی دراوسەکەمان مناڵی گەڕەکە ئابوو
بەڵام بە شێوازێک چارە سەریانە کرد ئەم دایکانە کە ئەسڵن ئەو هەر هیچ نەبووە یەک وشە قەت بیرم ناچێت دەوازیان لێبێنە مناڵ نێسا پاش تۆزێکی کاتچنەوە لایەک بتەکەیان زۆر تەندروست بوو. ئەم قسەیە چۆن وەریەگریت جەنابتان؟ مناڵن وازیان لێبێن دەچنەوە لایەک چووکە سەیری کە ئەم خوێندنەوەی ئەوان لەو نەخوێنواری خۆیانەوە ئەم خوێندنەوەیانە کرد بۆ مناڵەکان بۆ ئەوەی کە بلایانەوە گرم و پیرۆزی بەیەکەوە بوونەکەیان بوو بەیەکەوە ژیاون ئەوە بیڵنەوە بە پیرۆزی چووکە ئەمانە هاوسەفرن ڕاستە هەمیان کرێکی بوون لە یەک کەمپاژیان تەشەنجی مناڵەکان لەک دروست نەخێر نەیگوازنەوە بە ناو خانەوادەکان بەداخەوەی ئێساش دوو مناڵ شەڕیانە بێ کێشەی کۆمەڵایەتی لە بینی دوو خانەوادە دوو بنەمەڵە دروستە بێت جا بیرمە تەمەنم 5 ساڵ بوو لای دوکانەکانی خەتیب بووین کە ئێستا ئەو شوێنەی کەبابی وەلی لێیە ئەوە لەوێ خانوویەک بوو خانووی ماڵی حاجی عومەر ئازەبانی ئێمە لەو خانوۆیە بووین لەم نامانەوە دوکانێک بوو پیاوێکی بەتەمەن بوو حاجی نەجمیان پێوت 1000 جاریادی بەخێر بەرامبەرمان ماڵی ئەبەی حەملان بوو 5-6 دوکان بوو یەکێک لەوانە دوکانی سەرتاشین بوو مێردی پولێکی خۆم بوو بەرامبەرمان دوکانێکی بەقاڵی بوو کاک بەکەر خراپەی 1000 جاریادی بەخێرەوە ژیانە نەماوە دایکم محەلەبی بۆ کردم نەمەتوانی سینەکەی بۆڵە گرتم هێنایە سەر جادەکە لەوێ دانیشتم محەلەبی مەفرۆشت بەڵێ محەلەبی مەفرۆشت جا لەو سەردەمە شاکە مناڵی گەڕکوانە لیانە کڕین محەلەبی زۆر خۆش بوو بڵێ بەو شێوازیەوە بە شەرتێکیش ئەو کەرەسە و پێداویستیانی کە بۆم حەلەبی ئێستا هەیە وەکو نشاسوانە ئەو سەردەمە نەبوو بەو شێوەیە هەر ئاردەکە و شەکرەکە بوو خۆش بوو جا مناڵانی گەڕەکە هاتن محەلەبی شکێنەیانە کرد ئەمانە وەکو یادەوەرێکی جوان لەلام ماوە زۆر هەمیشە شانازی پێوەکەم ئەنجا دوای ئەوە وردە خرام محەلەبی فرۆشتنەکە و چەنی خایاند محەلەبی فرۆشتنەکە مەگە بڵێم ماوەی تا چوومە قوتابخانە چووتە قوتابخانە بەڵێ چوومە قوتابخانە بەڵام ساڵێکیژە لە پۆلی یەکە بووم ئەو محەلەبی فرۆشتن هەر بەردەوام بوو بەڵێ ئیتر لە پۆلی یەکم من خرامە قوتابخانەی پیرەمێرد دایکم بردمی لەوێ بە قەولە ئینەکەی ئەو سەردەمە داخلی کردن و نایان نووسیم و من لە قوتابخانەی پیرەمێرد دەرسم خوێن بەڵام تر دوای ئەوە لە پشووەکانە ئیتر کەوتینە دەستگێڕی لە هاوینەکانە کونجی مەسکەت لەبزینە چلورە بڵێ چلورە فرۆشتن بیرمە لە لای دوکانەکانی خەتیب دوکانێک هەبوو ئەو کاتە پسکیتی زەردی دروستە کرد شەکلەمە بۆ ڕەمەزانان پسکیتی دەماوەندی شەبوو نازانم هەبوو لە سەردەمیەوەیە یا دواتر هات بەڵام لەم شارەیە کە زۆر بەربڵاو بوو خەڵک تامی لێبینی ئەو پسکی زەردە بوو تەنانە لە حەمامەکانیشە ئەفرۆشرا لەگەڵ تەڕەزاز و ئەوانەیە ئەفرۆشرا لە حەمامەکان ژنان و پیاوە ئەو ژینگەیە چۆن بوو کە بۆ نمونە دەڵێ تەبەدۆرمان دەگرت بە سەرشانمانەوە دەچوون دەستگێڕمان دەکرد کاسپیمان دەکرد ئەو تەبیعەتی کە دەتانبینی ئەو بەرکەوتنانەی لەگەڵ گەورەکاندا دەتان بوو چۆن بوو هەستەکە چۆن بوو یەکێک لەوانەی کە هەمیشە لە یادمە کە بە کۆڵانەکان ئاگەڕین هاوارمانە کرد چلورە یا کونجی مەسکەت ئەوانەی کە بە تەمەن بوون لە خۆمانەوە چکە شەوا بار هاتون وا فێریان کردوون هەمیشە ڕێز لە گەورە بگرین بێگومان ئەوە کللتوری ئەو خێزانە بوو بێگومان ڕاستە جوان کللتوری خێزانەکان بوو هەمویان فێرەکردین کە گەورە پیرۆزی خۆیە بە تۆ ڕێزی لێ بگریت ئەوانەی کە بە کۆڵانەکە ڕۆشتین ئیتر لە خۆمان گەورەتر بیا پیاوی بە تەمەن بوو ئەمانە دەستخۆشییان لێکردین دەستی نەرمونیانیان هێنا بەسەرمانە کە مناڵێک لەم تەمەنەوە کارەکە بەڵام هەش بوو ئاوام بێر مناڵ شەڕی پێفرۆشتین زۆر جار بەهانیان پێگرتین چلورەکە ئەوەنە سەری تەرمۆزەکان هەڵەیەوە ئەتوایەوە ئەما بوو بە زەرەرێکی گەورە بەڵام لە کاتی چلورە فرۆشتنە لە کارگەی گوڵزار شەهلا ئەمانە ئەرخەوان چوین جارێک نازی شە بوو ئەوانە ئەم ئاخیرە بوو بەڵێ ئەو کاتەوە سیانە بوو یەکە لەوەی کە زۆر خۆشحاڵ و من لە تەرمۆزی تەبەدۆرەوە هاتمە سەر تەرمۆزی شوشە لە کارگەکەیان ناینێ لەبەرەوە شتەکە دووسەر بێت
ئەوان تەرمۆزێکیانیانێ لە بەرەو ئێمە بڕۆین بفرۆشینوانە بەڵام هەمیشە هۆشداری ئەوانیانێ ئەگاتان لێ بێ مناڵ دەفرسی پێنجپرسی بەرنێهاتەوە ناو تەرمۆزەکە بشکە ناوە شوشە بوو بشکێ ئەنجا هەمیشە مناڵی وا بوو دوسێ جار ئەی گۆڕیەوە تۆرە ئەهم جارێک سەری و تەرمۆزە بکەرەوە چلوورەکە هاتوایەوە ئەمانە زۆر یادەوەری خۆش بوون ئێستاش کە ئەوە گەشتمەتەمەتەنەوە زۆر جار بۆ کۆڵانانەی مەڵکەنی یا پیرمە سوورە حاجی ناڕۆمەوە تو خۆمە بینمەوە یەکێک لەو یادەوەریانی کە قەت بیرم ناچێتەوە پندێکی کوردی هەیە ئێستا بیرەکەمەوە کە وڵێ لە هەموو هەورێک باران نابارە ڕۆژێکیان تازە چوو بووم سینیە کونجی مەسکەت و لە بزینە و ڕەحتەڵقوم هێنابوو ئەگەڕام بە کۆڵانەکان سفتاحم نەکردبوو هاتم گەیشتمە بەردەمی ماڵی خەتیب ماڵی ئێمەش لەو دی ئەوانەوە بوو گەیشتمە ئەوێ نازانم مناسبەکە چی بوو خانەوادەیەکی زۆر لەوێ میوان بوون کاکە دیلمان لە پڕ کۆمەڵێک مناڵ هاتنە دەرەوە وەکو شارە زەردەواڵە تێمروکان کاکە کونجی مەسکەت هەر هەمووی تەواو بوو هەر هەمی تەواو بوو لەو خۆشیە بەیانیش بە هەمان شێوە سینی و مەسکەت و لە بزینەکەم بە پڕی هێنای و هاتمەوە یالی یاوەسەمەوە زانی ئەم ڕۆژۆکو دوێنێ بێ نەمەزانی لە هەموو هەورێ باران جوانە مامۆستا ئەم یادگارانە زۆر جوان جا من دەمەوێت بۆ بیسەر و بینەرەوە ڕاگەیانم ئەم سەرکەوتنانە و ڕابردووی کە مامۆستا باسییان دەکات تەنها ئەم ڕابردووە نەبووە مامۆستا لە نێوەڕۆکی قسەکاندا لە پشت کامێرەوە بە من دەڵێت نەخێر من ئەمەم نەکرد پێڵاو بۆ یاخکردنیشم کرد بەم هەموو ئاستەنگەی ژیان و بەم هەموو زەحمەتی ژیانەوە جا خۆم دروست کرد مەسلەی بۆ یاخکردنەکە وڵی کاکە ئەم پیشانت گۆڕی تاگەشتە ئێرە من لە ماوەی ژیانمە هەتا ساڵی هەشتا هەموو ئیشێکم کردووە هەموو ئیشێکم کردو دەستجێڕی بۆ یاخچێتی ساڵ و نوێیەک لەبەر دەرکی سەرا لە بەردەمی گەراجەکەی مەحموود حاجی و چاقانەکەی کە حەمە ڕەشیە بە ڕەحمەت بن من لە ساڵ و نوێیەک پێڵاوی خەڵکم بۆ یاخ کردووە ئەو فەڕی شانازیی پێوەکەم ئێستاش بۆم بۆتە گرەیەک کە ئەمێ خۆم پێڵاوەکانی خۆم بۆ یاخەکەم قەت ئێستا ئامادەیم پیانێ قاچخۆمە سەر سنووقی یەکێکە پێڵاودانێ چکەگەڕمەوە بۆ باگراوندا نەک شەرم بێ مرۆڤ بەڵام ئەمە بووە ئەمە مرۆڤبوونی جەنابتە ئەمە ئینسانی بوونی جەنابتە ئەمە درکە ئەمە هەستە ئەمە ئەو پەڕی بەرزی ئینسانە من بەهۆی ئەوەی کایتر باوکم وازی لە کاری چاپخانەکان هێنا دامەزرا لە دایرێت تۆق جزور سایقی بلدۆزەر بوو سایقی بلدۆزەر بوو هەتا پۆلی چواری سەرەتاییم لە سلێمانی خوێن باوکم گواسرایەوە بۆ کوێ ڕێگەی دوکان ڕانیە ئەو کاتە کە ئەچی بۆ قەڵازێ و بۆ ڕانیە ئۆتۆمبیل بەسەر بەنداوەکەیە ئەڕۆی ئەو ڕێگای ئێستا ئەو ڕێگا کە دروست کرا بەڵێ ئێستا بە پردەکە باوکم تر نقلی ئەوێ کراوەمانە و ئێمە باوکم گواستەوە چوینە خەلەکان لە خەلەکان چواری سەرەتایم تەواو کرد چواری سەرەتایم تەواو کرد لەوێش باوکمیان گواستەوە بۆ شاری ڕانیە چوینە ڕانیە لە مەکتەبی ئاکۆ لێ پێنجی سەرەتایم تەواو کرد پێنجی سەرەتایم تەواو کرد و دەرچوین بۆ 6 شۆڕشی ئەیلول ساڵی 1970 دەستی پێ کرد و ئیتر باوکمیان برد بۆ پشتی قەڵازی ئەو کاتە لە قەڵازیەوە بۆ منتقەی سەر سنوورە دەستکردەکەی ڕۆژهەڵاتی کوردستان ڕێگەی ئۆتۆمبیل نەبوو هەر بە ڕێگەی کەروڵا خۆوان نەبوو لەگەڵ برادێکی کە خەڵکی هەولێر بێ یادی بە خێرنای کاک ئەبڵا و شۆفڵێکی پێ بوو باوکشم بلدۆزەری پێ بوو ئەو دوانە بە ئەمری سەرۆکایەتی شۆڕش بارزانانی نەمر بە ڕەحمەت بێ کە ئەبێ ئەو ڕێگایە بکەنەوە ئێمەش لەوێ بووین بردومانی قەڵازێ تەبێ ئێمە لە ڕانێ بووین ڕۆژی پێشتر من فڕۆکەکانم بینی لە بازار و سعات 5 ئێوارە یعنی 23 چواری 74 من دوو فڕۆکەم بینی لەگەڵ خاڵ ماچوو بن بۆ بازار کە بەسەر چیای ماکۆکە هاتن و بە چێوەڕەشا بەرەو پشدەر چوون بۆ بەیانی و کارەساتە خوڵقا لە ناو بازارم کە بردومانی ڕانێ کرا زۆر یادەوەری تاڵم تاڵ بوو بێگومان زۆر دی خەڵک کە برینار بوو شەید بوو ئەمانەمی لە بیرۆریان ماوە ئیتر دوای ئەوە چوینە ئەگەر بڵێم باوکمەوی ناچمە ڕۆژهەڵات ئەمێنمەوە چوینە پشتی
دێی هەڵشۆ گوندێک بوو ناوی نۆڕستە بوو لەوێ بووین توانم بڵێم ئاخر ماڵ بووین کە ئێمە چوین بەرەو بێوران چونە بێورانی سەردەشت و لەوێشەوە بەرحاڵ ئێمەیان بردە ئۆردوگا چوینە ئۆردوگای سەراوگەرم لە نزیک سەرپێڵی زاهاو لەوێ بووین لەوێ تر قوتابخانە کرایەوە لە خێمەیە لە پۆلی شەشامان خوێن دووبار دەست بە خوێندن بەڵێ دەستمان کردەوە بە خوێندن و هەر لە بیدایەتی ئۆردوگاکە کای سەرژوورەوە بە دەست بەزمەیلی هەبوو بەلای خوێندنە بەڵێ بەڵێ حەزی لە خوێندن بەڵێ قوتابخانە کرایەوە و چوین و بە حکمی ئەوەی کە باوکم پێشمەرگە بوو لەگەڵمانە نەبوو خاڵەکانم پێشمەرگە بوون لەگەڵمانە نەبوون با پیرم و نرکم بە ڕەحمەت بێ ئەوان مابوونەوە و لە ترسی پورزایەکیشم ئەبووە بچمەوە بۆ خوێندن چکەوە هەمیشە سوور بوو لەسەرەوەی کە درێژە بە خوێندن بوو وڵا خوێندنمان کردوە تا بەداخەوە تا نسکۆی ساڵی 75مانە گەڕاینەوە کە گەڕاینەوە هیچمان پێ نەبوو لە گەڕێکی گۆیژە ئەم جارە پشتی دارە تەڵەبە هاتینەوە سلێمانی چکەیمێکە یەکەم وەجبەکە هاتینەوە حکومەتی بەعز ڕێی پیار کە سەبچێتەوە شاری خۆی بەڵام وەجبەی دوای ئێمە هەمووی دوورخستنەوە بۆ ئیجباریان ئیجباری بۆ ناوەڕاست و باشوور عێراق ماڵی مام ماتنەوە بردیانن بۆ دیوانیە ئێمە شاتینەوە لە گەڕێکی گۆیژە لەوێ خانوێک هۆدەیەکمان گر بەکرێ خێزانێکی قەڵەباڵغ باوکم ئیشی نەبوو تازەی تر بە بڕیارێک چووە سەرکارەکەی منیش چوو کار بە مناڵێ و فێری ئیشکردن بوو گەڕان بە دوای ئیشە لەگە برایەکمان ناوی کەمالە گەڕان ئیش نەبوو مەجبور سەرنجی سنووقی ویاخی پێڵاوە چوم لە بازار لای دارتاشێک سنووقی حازرە بوو سنووقم کڕی پێداویستەکانم کڕی و هاتمە لای سەرا لەوێ لەبەر دەمی گەراجەکە و چاخانەی کە حەمەڕەشی مۆڵەتم لێ وەرگرتم شتێکی واکەم ئێستاش بیرم ناچێتەوە کە حەمەڕەشی پێوتم تی باشە کوڕم لێدا نیشی کاسپی خۆتەکەی هاروهاجی ناکەن ئەجینا ڕێگەتان نایە ئیتر دەستم کرد بە ساڵ و نوێیەک لە هەمان کاتیشا چوینەوە بۆ مەکتەب بەڵام کە هاتینەوە ئێمە بە بڕیارێکی حیزبی بەعز ئێمە 6مان تەواو کردەوە ئێمەیان جارێکە گەڕانەوە بۆ پۆلی 5 ئەوانەی کە ئایدون بوون کە گەڕابووینەوە هەمووی ساڵێکیان هێناینەوە هاتینەوە 5 لە مەکتەبی پیرەمەگرون دەستم کردەوە بە خوێندن لە پاڵیشە ئیشمە کرد و بۆ یاخچێتیەکە ئیتر دایکشم وای فێر کردبووین کە تۆ کە ئیشەکەیت بیر لەو بێبانیستەوە بۆ قوتابخانە بەجلی جوانەوە بڕۆ تۆ پێداویستی خۆت ئیترەوەی کە داهات و ڕۆژانەمانە بوو یەکێک لەو جوانیانەی و کاتە گازنوویەکە بوو گازنووی شارەوانی کە ئێستا ئەو گۆڕەپانی سەرایتیایە گازنوویەکی زۆر گەورە بوو دوای بۆ یاخچێتیم لەو شوێنە کە کارمە کرد و بەناو چاخانەکە ئەگەڕام و کێشەم نەبوو مناڵێکی هێمن نەخێر مناڵێکی هێمن بوو سەرنجی دەوروبەرەکەم ڕاکێشان خاوەنی چاخانەکە کە بەیجار گرتووی کاک فەریدون ڕۆژێک بانگی کردەوە وتی بۆ باز لە بۆ یاق نایانیتم وتی وەر لێرە بە بە شاگرد تماخر وەرمەگرن تی ئاتۆوەرە وەڵای تروازم لە بۆ یاخچێتی هێنا لە گازینەی شارەوانی بووم بە شاگرد چایچی ئیتر سەرەتا خەریکی کرد بەڵێ خەریکی پاکردنەوەی مێزەکان و پاکردنەوەی چاخانەکە و پیاڵە و قاپی محەلەبیوانم کۆ کردەوە دوو هاوێنیشم لەوێ بەڕێ کرد لەستاڵبیت جا ئەمانە هەموویە بنە دەستکەوت و سەرکەوتنی جەنابێ ئەزانیە بنە هێزێک بۆ و کەسە و ئەگەر ئەم ئیشانە نەکەیت لەوانەیە ناکامڵبوونێک لە ئینسانەکەی دروست بێت هەموو ئەوانەی کە هەبوون لە ئێستا ئەوانەی کە لە لووتکەدان ئەگە بچیتە نێو ڕابردویانەوە هەر یەکە و لەم ئیشانەیان کردووە جا گەشتونەتەوە خۆناغا کەواتە زۆر جار ئەگەر لە پلەیەکی باڵا شابیت پێویستەکات بگەڕیتەوە بۆ ئەو ئیشانە بۆ کە وەکو جەنابتان ئەڵێن تا ئێستاش بە ئێستاشەوە بەو ڕابردوویەکە بۆ جورئەتان نەکردووە ئەی حرمەتەن حەشەحازی خۆنەرەکە بخەنە سەر تەختەی تەنانەت یەکشتی کەش بۆ نمونە من کاڵم هەموو ئیشێکم کردووە کرێکاری بەس ئیشی کارشیم نەکردووە نەتکردووە بەس ئیشی کارشیم نەکردووە بەڵام لە خانووە ئیشم کردەوە وەسای کارشی لێوە سەرنجم لە ئیشەکەی یا ئەجینا بلۆک کێشان بەرکێشان چیمەتۆ کێشانی ناوکار و کاتە بەردیق نەقاڕی بەبەر دیوار و بناغە دروستەکرا ئیتر هەر هەموویم کردووە تا ئاخریەکەی لەگەڵ مێردێکی پورمە بە ڕەحمەت بێ بووم بە کرێکاری لە بەق ڕۆژی بە دینارێک
بەشی هەوارە بەرزە کرێکار بوو تەنیا کرێکار چکە یەک کرێکار چکە ئەو خۆی وەستاکە بوو تەنیا کرێکارێک من بووم لەگەڵیا بەشی هەوارە بەرزا وە زۆربەی زۆری خانوێت دکتۆرەکان و ئەتوانم بڵێم لە ساڵ 60 ئەو خانوانە من ئیشی لە بغم تیا کردووە هەتا خۆم فێری وەستای لە بەق بووم دووسێ خانوم کرد بە ئیجار و لەگەڵ برادرێکە ناوی کاوسمان و بەیەک و ئیشی لە بغمانە کرد یاخوا لەستاکەم کە ئەو ئیشانت دەکرد دەچیتەوە بەردەم دوو کەسایەتی جوان و ماندوو کە دایک و باوک کردبوو هەستیوان چۆن بوو کە کوڕەکەیان دەبینی بە دەستێکی ماندوو تێرەوە دەهاتەوە بۆ ماڵەوە هەمیشە دایک و باوک لە لووتکەی خۆشحاڵیە کە کاتێک مناڵەکەی بینێ ڕەنجەیە زەحمەتە کێشێ هێزی کاری لە پێناو نانە سەرفەکە بەڵام لەگەڵ ئەوشە هەمیشە هۆشداری و ڕێنماییان ناینێ ئاگەر لە بەیانی بێ من دایکم هەمیشە پێوتم کوڕم ئاگەر لێبێ ئەمڕۆ چەنت دەستکەوت و ئەوەنە لابە بۆی بۆ بەیانی سوودت پێگەیەنێ جوانە چکە دایک و باوک حەزەکە هەمیشە مناڵەکەی لەو تەمەنەوە بۆ دایکم لە تەمەنی 5 ساڵیەوە منی بارهێنا بەم حەلەبی فرۆشتن بۆی مناڵ لەسەر قاچی خۆی بوەستێ کە تو لەسەر قاچی خۆ دۆستە یەکەم تۆ فێری چەشتنی گەرما و سەرمابی هەوراز و نشێوی ژیان نەبوونی جوانە ئەنجا لەگەڵ ئەمەشە من ئەم هەموو کارم کردووە هەر لەم حەلەبی فرۆشتنەوە دەستجێری بە کۆڵانەکانەوە بۆ یاخچێتی چاچێتی کرێکاری ئەمانە تۆ بەرکەوتوت لەگەڵ مرۆڤەکان نابێ ئەم تێکەڵاو بوونە دنیایەکی کەیە دەرگات لێکاتەوە تۆ مرۆڤەکان تا ئەندازەی مێشکی خۆت لەوانەیە ئەو شێوازی کێسابی دەکەم ئەو شێوازە خوێنەوەێ بەڵام تێکەڵاو بوونم لەگەڵ مرۆڤەکانە ئەمانە چۆنن کاتە تو هەمیشە بەو ڕێگایە ئەڕۆی کە کارەکە لەسەر و هەموو شتێکەوەی ئەڵە دەستی لەسەر سکیتیارە ئەمە یەکێک لەو کار بوو ئەنجا لە هەمووشی خۆشتر کرێکاریمانە کرد کە ئەبوو بە کاتژمێر 4 ترەوە کاتەکە تەواو ئەبوو جاری وابوو دەدەقە چارەکێک دواکەوتین ئیتر خۆ نەبەل و ئاهبوو نەی شتێک لە خانوێک کارمانە کرد لە دووری شار بوو یا حوزێکە بوو یا بە بەرمیل ئاوی تێکرا بوو کاچینە ئەو بەرمی لە کوڵاوە ئاو کوڵاوە گەرمەوانەوە گەرمەکەی و کوێستان نەبوو ژینگە ئاوا گەرمنەوە دەم و چاومان فێنکە کرد دەم و چاومان تۆز بوو چیمەتۆکەمان لە خۆمانە کردەوە خاوەن کار کە هێزی کارەکەی ئاینێ قەنەعات بێ و ئیشمان نەکردووە بەڵام کەی بڕۆبیانی وەرنەوە پارەم پێێنێ بەیانێتان نەبێت تاقەتمان نەبوو چونکە بوو ئێمە لە بانیەوە هێزی کاری خۆمانە فرۆشین چاوەڕێ و داهاتەمانەکە ڕاستە مامۆستا من پرسیارگەلێکم ماوە لەسەر وێزگەکانی منداڵی بیکەم بەس لەوانێ دەرفەت ئەوەندە نەبێت شتێکە پرسی من لە خزمەت لە منەوە سپاس بۆ گەورەیت ینی بەڵام ئەوەی کە لای من زۆر دەمێنێتەوە ئێستا بۆ خۆمان باوکو دایکین باشە ینی منداڵمان هەیە جەرگمان هەیە دەزانین باوکو دایکەکان چۆن بەرامبەر بە منداڵەکانیان خەمیانە شتێکیان لێنێت ئازارێکیان پێنەگات خەڵکانێکی خراپ زەفەریان پێنەبن ئەم دایک و باوکانیش کە لە ڕابردووە هەبوون بگرە خەمەکانیان زیاتر بوو چونکە وەکو ئێستا دنیابینی و ڕۆشنبیری و وەکەڵێ ئەو گەیاندنەی کە پێوتێت تەلەفۆن لە نێوانان نەبوو لەوانەیە ئێستا منداڵێک بڕوا بۆ کاسپی پەیوەندێکی تەلەفۆنی هەبێ هەواڵێکی مناڵەکەی بپرسێت بەڵام لەو سەردەمەدا ئەمە نەبوو یعنی منداڵەکان دەست لە ڕۆشتن بە دوعا و نزا و باشەکانی دایک و باوک زۆر جا دەگەڕانەوە وانە ئێستا ئەگەر لەم بەشەدا پێشەوەی بچمە بەشی هونەریەکە یا سەرکەوتنی جەنابتان لە ژیاندا ئەگەر قسەیە بکەی بۆ دایک و باوکت دەبێ بڵێ چی من ئەفزەڵیت بە کامیان دەدەی ڕاستە فڕقیان نیە بەس ئەفزەڵیت بە کامیان دەدەی سەری ڕێز و حرمەت لە ئاست گوڵکۆی پیرۆزی باوکم دانەوێن هەموو باوکانی کە کۆچیان کردووە هەروەها کڕنوژە بم بۆ پیرۆزی و گەورەی دایکم باوک ناسنامەی مناڵە دایک و باوک هەردووکیان لە پەروەردەکردنی ژیانی جگەرگۆشەکانیانە هاوبەشن بەڵام لێرە ئەکەوێتە سەر مەسەلەی سۆس باوک بە ئەندازەی دایک ئەو سۆزەی هەیە بەڵام ناتوانێت دەری ببڕێ زۆر جار ئەو خۆشەویستیە فرمێسک وای وێناکە ئەڵێمە شکستە بەرامبەر مناڵەکەم دەرە بڕم دەری نابڕێ ئەجی ناخۆشێوێ بەڵام دایک بە هەموو شێوەیەک ئەوەی لە ناخیەتی بەرامبەر مناڵەکەی ئامێزی گرتوەوە تونتم لە ئامێزی خۆی ئەکشێ ئەی پارێزێ نزاکە بۆی مناڵەکەی لە هەموو بەڵایەک بە دوور بێ
و کەسێکی جوانیش بێ بەیانی خودی خانەوادەکەی سەربەرز بێ چونکە ئێمەش ئێستاش بۆتە نەریتێک من لە هەولێریژەوە زۆر ئەو وینەم گوێ لێ بۆ لێرەش کە کەسێکی جوان و کەسێکی کارامە و کارێکی جوانەکە بەڵێن ڕەحمەت لە دایک و باوکرد ڕەحمەت لەو پەروەردەیە کە یانی ئینەکە ئەفزەلەتەکە بۆ ئەوانە گەڕێتەوە تۆش حەزی لێ ئەو ڕەحمەتانە بۆوان چکە ئەوان ێمایان باریە منیش دەڵێم هەزار ڕەحمەت لەو دایک و باوکە کە جەنابتی زۆر سپاس دەکەم جەنابی مامۆستاگیان سەلامەت بی دەچمە ناوبڕێک وچانێک حەزەکەم بزانم ئارزوو چ دەنگێک دەکەی باوچانێکی لەگەڵ ئابدەین و پاشان دێنە سەر وێزگەکانی دیکەی تەمەنی هونەری و کارکردن و ئەرشیفکردنی ئەو بەرهەمە هونەریانەی کە کردوتە واللهی ئێسامەوە لەم شوێنە خۆشە دانیشتین ڕۆژگارێک بۆ ئێساما من باخچەیەکی گەورە بۆ پڕ بوو لە گوڵ هزار ڕەحمەت لە گۆڕی مامۆ ڕەحمان کە ئەم باخی ئاوا ئێستا بۆ ئێمە هێشتوتەوە هەر گوڵە و بۆنێکی هەیە هەر گوڵە و جوانێک گەیا بە ڕۆحت دەنگەکانی ژوایە جوانە دەنگەکانیش هەر یەکەو بە ئەندازەی خۆی لە یادەوەریمانە جێهێشتەوە ئێستا تۆ کە گوێ بۆ نمونە بڵێ حەسەن زیرەک ئەی محەممەدی ماملێ ئەی حەمە ساڵە دیلەن وانە ئەی قادر کابان ئەی کەریم کابان بستم ئەوە تۆ کاکە گیان لەم شارەیە هونەرمەندی زۆر باشمان هەبووە لە کوردستانە بەگشتی کاکە بۆ ڕەشۆڵ دەنگی ناخۆشە مەلا کەریم ساڵاخی ها مەحموش تۆفیق شلک کاکە حەمەی نێرگز عوسمان عەلی زۆری تر ئەگەر پەرچێشی بۆ کاکە بوون منە وەڵام من گۆرانێکی هین هەیە سەیرانەی تەحسین تەها زۆر خۆشە جوانە بەلا لاوکی محەممەد عارف زیری خۆشە کاکە ڕسوگەردی کاکە قۆیەکێکە لەو حەیران بێژانەکە حەیرانی لە دیوەخانەوە بردە سەرشانۆ کاکە حەیرانەکانیشی چێر بەخشن باوچان جا من ئێوە اختیارەکەم خۆتان دەنگێک لەو دەنگە بە دەنگێکم لا جوانە ئەو دەنگەی کە بە کوردی بڵێت ئەو دەنگەی کە بە کوردی خزمەت کات لای من جێگەی ڕێزە هەمیشە وتومە ئەو هونەرە بەدەل لەوەی هونەرەکەیان پێشکەش کردو بەدەل لەوەی کە گوێەکانیان ڕووناکردوینەتەوە دەرونی شان مرتاح کردوین ڕێگەی ڕاستیان پیشان نایەن ئەگەر هونەر بەڕی بە شێوە ڕاستەکەی گوێ لێ بگریت ڕێگەی ڕاستی پیشانەیان لەوانەیە من هەمیشە دەڵێم لە هۆنراوە و لە ئاوازەکاندا هەندێک وشە هەیە بۆ گەنجەکان ئەوانەی کە پێدەگەن دەبێتە قوتابخانە دەبێتە کتێبخانە فێریان دەکات ینی هەندێک شتێ لەوانەیە غەریبێ بۆ تەمەنانەی کە تازە هەڵێن ینی گۆرانیەکان دەیانباتە سەر ڕێیە کە ببنە شاعر ببنە هونەرمەند ببنە کەسایەتێکەوە کە لە ئایندەدا خزمەتکەن من پێم خۆشە جەنابتان اختیاریکەن چونکە من ڕێگە بە خۆم نادەم ئەو گۆرانە وەڵایی یەکێک لەو دەنگە خۆشانەی کە بە هەمبینەوە بە گوێ و ڕۆح و هەستی من لەگەڵ ڕێز و حرمەتم بۆ هەموو دەنگەکان بە گۆرانیەکەی سەیڕەحیمی قوڕیشی بێ بە ئاسمانەوە ستێرم دیوە بە ئەوە بین بە خەڵک بزانن ئەم هونەرمەندە گەورەیە ئەم هونەرمەندە هەزار ڕەحمەتی لێبێ عەباسی کەمەندی ئێمەڵێن حەوت هونەر بەڵام سەیڕەحیمی قوڕیشیش هیچی کەمتر نییە لەو لە عەباسی کەمەندی هیچ کەمتر نییە چونکە ئەو پیاوە ئاوازدانەر پێشکەشکاری بەرنامە دەرهێنەری بەرنامە شانۆکار شانۆنووس جا ئەوە جەنابتان جایتر ئەمە زۆر جا ئەو گۆرانەی پێشکەش بە بیرێنانەکەین سپاس بۆ جەنابتان من دەچمە لای ئەو گۆرانێ دانسق و ڕەسەنەی کە مامۆستای بەڕێز مامۆستا جەمالی دەلاک داوای کردو و پاشان دێمەوە درێژە بە بەرنامەکە دەدەم باز لە وێزگەکانی سەرکەوتنی بەڕێزیان دەکەم لبخشي بهار قلم سني لبخشي بهار قلم سني
شونمي دراخ لرم فجاو شونمي دراخ لرم فجاو لزردي زور كان لرم زنداو لزردي زور كان لرم زنداو كل كذرينا فاش برامي دلور كل كذرينا فاش برامي دلور سماوات برام بربخور سماوات برام بربخور خريق الفرضي كذريني سام خريق الفرضي كذريني سام لهزار تشنام فرشنجينا وتام لهزار تشنام فرشنجينا وتام بسر سامي سرلوكاي بسر سامي سرلوكاي بلندي كنج وسطايم شريتي عمري راو بردويم وكل خاو دووبارە سڵاوتانی بێت مامۆستا حەقی خۆمە مافی خۆمە بپرسم بۆکو جەنابتان دەڵێن ئەم هەموو هونەرمەندە باشەمان هەن ئەم هەموو هونەرە باشە هەیە بە ئێستاشەوە جیلی تازە ئیدامە بەم ڕەسەنایەتیە دەدەن باشە هەرچەند کاریگەری وڵاتانی دراوسێمان لەسرە بەڵام ڕەسەنایەتی و دەنگە هونەریە کوردیەکە هێشتا لەبار نەچووە بۆچی لەنێو ئەم هەموو هونەرمەندانە ئەم هونەرمەندە باشات هەڵبژارد وڵای وەکو عەرزم کردی ئێمە سپاس بۆخوا هونەر و هونەرمەندانی زۆر باش و بەتوانامان هەیە ئەگەر وەکو کایە گشتەکەی هونەر بە هەموو شێوەکانیەوە هونەری زۆر بەرز و گەورەمانەیە و کاتوانین شانازیان پێ بکەین جێگەی ئیفتیخارن من هەمیشە وتمە کاتێک کە تۆ لە بواری مۆسیقا کە باسی بیتۆڤن و مۆزارتەوانەکەی لەگەڵ ڕێز و حرمەتمەوە بە وڵاتەکانی خۆیان هونەرەکان تەواوی جیهانی داگیر کردو بەڵام منیش لە وڵاتی خۆمە کاکە هونەرمەندم هەیە
زەحمەتیان کێشاوە ئەو ژینگەیەکی لەباری بۆ ڕەخساوە هونەرمەندەکەی من ڕۆژگارێک بۆ لەم شارەیە لەوانەیە ئامێری کەمانچەکەی نییە بە شەرمەوە بردبێ خەڵک دەیان توانج و ڕەخنەی لێگرتووە بەڵام ئەمڕۆیان خوڵقاندووە جوانە حرمەت با من ئەمە بڵێم ئەوانەی کە لە ئێستەیە هونەرمەندن کاری هونەری دەکەن دەنگێکی باش وەکو جەنابتان دەڵێن بە کەمان و بە هەموو ئامێرەکانی هەموو ئامێرەکان بە سنتور و تا کۆتایی کە هەیە ڕۆژانێک پیان وترا لۆتی لەنێو کۆمەڵگەیەمەیە بەڵام لە ئێستەیە هەر شوێنێک کە موزیک و گۆرانی تیا بێت زیاترین هاو نیشتیمانی و هاوڵاتی ڕلوشێن بەڵام بەدا خەوە باشتێکی کەشت ئەرزکەم ئیزافەتەن بۆی جەنابەت ئێمە زەماوەند خەتە نەسووران شەو ئاهانگ دانیشتن ئەمانە هەبووە ئەجا هەر شارە بە شێوازێک بۆ نمونە لە سلێمانی هەبووە لە هەولێر و کەرکک ئەگلەنجە هەبووە لە مکوریان جێڕ و دانیشتن و ئەمانە هەبووە ئەوانی کە پیان وتراوە لۆتی کە دەنگبێژێکی خۆش بە ئامریکی زەربەوە بە باڵەبانێکەوە خەڵک لێ دوورکەوتۆتە وتیانە ئەوە شار و لۆتیە بەڵام کاتێک ئەو کەسەی ئەو وشەی پێوتووە زەماوەنی کوڕەکەی بوو بێ چۆلەی پاڕاوەت و هێناوەتی بۆی زەماوەنەکەی بۆ گەرمکە شاباشیان کردوون باشە بۆ لەویا تۆ بە قوربانی بووی بە ساقەی بووی کەکشایەکەی بۆ گەرمتر کا و سەری بەرز کاتەوە لە بەخشی شیاوەتێ بەڵام کاتێکە کاری پێنەما پیان تراوە لۆتی بەداخەوە بەڵام بە هەموو حاڵەتەکان ئەوانن بناغی هونەری نەتەوەکەمان چرخەکە گۆڕا وەرچەرخانێک دروست بوو باشە ئێستا سەردەمی هونەری باشە وانە زۆر جار لەوانەیە هەندێک جار لە نێو دینا تەسکەکرایەوە نەهێڵرا ئەو هونەرە باشە بگەێنرێتە هاوڵاتیان بەڵام ئێستا هەرچۆن هەبێ ئەو هونەرە باشە لە نێو ماڵەکانمان ناهەیە ئێمە لە شوێنێکی یاوای دانیشتوین بەشێکی گوێیەکانمان لە لای ئەو گۆرانیانن کە لەم شوێنەدا لێدرێت کەواتە ڕۆحێتی ئەم شوێنە بەشێکی موزیکەکەیەتی بەشێکی هونەرەکەیەتی ئەسی ئەم قسانم ئەم پەیامانم دێتەوە سەر ئەوەی مامۆستا جەمالی دەلاک دێت و هەوڵی بە ئەرشیفکردنی ئەم هونەر و هونەرمەندە جوانانە دەدات چی وای لێکردی دەست بۆ بە ئەرشیفکردنی ئەم هەموو یادگە جوانایە بێت چونکە من پرسیار لەوەشکەم چەندین هونەرمەند هاتوونەتە نێوەم بەرنامەوە چەندین ساڵە ئەم بەرنامە درێژەی هەیە لەوانەیە ئەرشیفێک لای جەنابتان هەبێت لای ئەو هونەرمەندە نەبێت کە من چاوپێکەوتم لەگەڵا کردەوە چۆن ئەم ئەرشیفە جوانە ئەم وێنە جوانانە ئەم دەنگ باشانە لای خۆت هێشتوەتەوە نەو هێشتووە لە دەست چەند کاکە دیلمانێک ست ئەرزکەم ئێمە بەهۆی ئەو پێگە جوگرافیایی کوردستانەوە هەیەی بەهۆی ئەو داگیرکاری وێرانی و سوتماکردنی وڵاتەمان و دزینی سەرۆت و سامانی ئەیتر ژێرخانی ئابووری هونەری فەرهەنگی کللتوری کە نەتەوەی سەردەستە لە ئێمەی بردووە ئەم وڵاتە پێویستی بە هەمومانە پێویستی بە هەموو تاکێکی ئەم نەتەوەیە هەرێک لە ئاسی خۆی بۆ نمونە کەسێک لەگەڵ ڕێز و حرمەتم ئێمە لەم پارکە دانیشتووی کەسێکی خزمەت گوزار مرۆڤە ئێرە جوانتر و پاکخانەکات و بۆ ئێمە بێ ڕێزی دێ بگرین مامۆستایەک بە هەمان شێوە سەری ڕێز و حرمەتم بۆ هەموو مامۆستا دانەوێنم پزیشکێک ئەندازیارێک کاکە کرێکارێک خامەیەک ئەم وڵاتە پێویستی بە هەمومانە من ئەمە هۆکارە بۆچی وای کرد دوای ئەو پەیوەندی کە من و کاکە ناسر بەیەکەوە تر درێژەی کێشا و ئەو لە مانگی 12 ساڵ هێشتا و چواری تر چوو بۆ ئەوروپا و لە مانگی یەک گەیشتە وڵاتی سوید یەکی 85 گەیشتە سوید بیرمە کردەوە لەم شارە حەسەن زیرەک چەند جارێک لێرە ژیاوە زۆری نەکەماوەتەوە ساڵی 67 بووە زۆر جار پرسیارمە کرد باشە ئەم پیاوە موالیدەکەی ساڵی لەدایکبوونەکەی لە بینی 21 بۆ 25 کەسێک نەبوو ئەگەر بوو ئەم ئەگەرە نابێ سپاس بەو کەسێک کە سوشیال میدیای دروست کرد و ئاوا بڵاو بووە هەتا لەم ساڵانی ئاخیرە لە ئێران سجلی پێیان سجلەکەی کە 11 ساڵی 21 دەرکەوت ئەی باشە بەڕەحمەت بێ یادی بەخێر هونەرمەندی دەنگخۆشێکی ئەم شارەی کاک مەحموود تەوفیق شلک دوو ئاهەنگ لە ماڵی ئەوان تۆمار کراوە لێم پرسی وتم کاک مەحموود جەنابەت مەحمۆفەنی بووی لەگەڵ خەڵکی ئاساییات و فەرقت هەبووە تۆ فەرمانبەری میری بوویت حەسەن زیرەک لە ماڵی ئێوە بۆ جیالەوە ڕەفاقەت و خۆشەویستی و تێکەڵاو بوون ئێوە بەس شەوەک دانیشتون بە دیار دەنگیەوە پێکە سوورەکەتان هەڵاوە
شەوە سوورەکەتان بەڵێ کردو پێکەتەکان لە چاوی حەسەن زیرەک کەڵا و گوێتان لە دەنگ خۆشەکەی کردو ئەی بەیانی ئەوە نەبوو بڵێن ئەرە کاکە وەرە تۆ بزانین لەژێ کاریگەری کوێ بووی تۆ لە کووە هاتی چۆن فێری ئەم هونەرە بووی چی هاوکارت بوو چی وەڵاهی جەمەل زۆر جوان بیرەکەیتەوە بەڵام بیری ئەومان نەبوو ئەمە بۆ ڕنگانەوەی یاوە لەسەر مامۆستا عەلی مەردان تقریبان هەی بووەوە لە ڕادیۆیە بووە مامۆستا عەلی مەردان جیاواز لەگەڵ حەسەن زیرەک جیاواز بوو جیاواز بۆ هەم ڕێتی میشیان جیاواز ئەوە هیچ شێوازەکانیان تابی حەسەن زیرەک بەو هەموو گەورەیەوە مامۆستای خۆی زانێ مامۆستای هەمووانە عەلی مەردان کاک محەممەدی ماملێ بە هەمان شێوە ئەویش جیاوازە لەگەڵ حەسەن زیرەکە بۆ کارێکی بە حەسەن زیرەک هەر لە مناڵیەوە بەدبەختی چارەسەری و هەوراز و نشێوەکەی ژیان نەیهێشتۆ لە شوێنێک بە تەواتی جێگیر بێ هەمیشە دەربەدەر بووە هەمیشە بە دەردی لەم ماوەی پێشوا کاک حەمی حەمە باقیێڵە لە خۆی بیستۆ هەمیشە ئەسپێک لە ناو سینەیە سمکۆڵانی کردووە و نەیهێشتۆ لە شوێنێک بمێنێتەوە تروسکاییەکە بێ ڕۆشتە بەرەو تروسکاییەکە سەیریکە ڕادوی کوردی بەغان نەماوە گۆرانیتیانەوە توێ تاران نەما باشە کرماشان سنە ڕاست مەهاباد جوان وانە خۆی گیانێتەوە ئەمانە ئەمە وای لێکردم ڕنگانەوەی لەسەر کاک ناسر دروست کردم بۆ مافی ئەمیژ فۆتی باشە مامۆستا ئەمە تەفاسیلێکی دوور و درێژی وەزانم جەنابیش زۆر قاڵبووی لەمەیە وەزانم ئێمە بە بەرنامەیەک ناتوانین تێربین لەو ئەرشیفە جوانی کە جەنابتان ئەرشیفتان کردووە لە کاری هونەری و لە ڕابردووی ئەو هونەرە باشانەی کە خزمەتیان بە کورد و کوردستان کردووە تۆ لەنێو ئەو هەموو هونەرەدا چۆن دەنگت نەخستە نێو دەنگی ئەو هونەرمەندانە و دوو گۆرانی بشڕیت وڵاهی خۆ بەسەر لە گۆرانی وتن چییە گۆرانی دەنگە خۆش بوو نەخێر خۆش نەبوو دەنگ خۆش نییە گۆرانی هەستە ئەحساسە ئەی بۆ شاعر بۆ هەرمێ شتێک دروست باوەڕتە بێ شعرم خۆشەوە شعرم خۆشەوە شعریش تەواوکەری گۆرانی یەکشتت عەرزکەم بناغی گۆرانی چییە شعرە میلۆدیەکە دەنگەکەیە جامامۆستا ئەم سیانە بێک و بێک ئاراستی کۆتاییدا گۆرانەیەکی تەقدیم کرد بڵێ گۆرانەکەم لە خەیاڵ نییە بە مۆبالەخە نامەکانت ڕەحمەتی لێ ئەم گۆرانیە کە لە دەستپێکدا بە ڕێستان ئاماژەتان پێیە من ڕێک وەکو ئەو بەرهەمانەی کە لە شەستەکان و چەند هەفتاکاندا ئەی گوێمان لێ دەبوو یا دەهاتە بەرگوێ ئێوە ئێمەش بەم شێوەیە وەرمانگرتەوە ئەم نامانە بوونەوە نامەیەک لەو ئەرشیفە جوانەی کە مامۆستا نەجمێت دروستی کرد وایە زۆر جار من لەگەڵ ئەو ڕایەیە نیم کە دەڵێن هونەرمەندێک کە گەشتە تەمەنێکەوە پێویستە بوەستێت وانە مامۆستا نەجمەدین لە ئێستەیە پێویستی بەوەستان نییە نمونە بۆ ئەو هونەرمەندە باشانش کە دەنگیان ماوەتەوە وانە وەستان لە کاتێکایە کە هونەرمەندێک توانای دەنگی نەما بێت ژێکانی دەنگی وەکو خۆی نەیگەیەنێتە گوێگرەکانی خۆی وانە لەم کاتەدا دەتوانین بڵێن با بوەستێ بەرهەمەکانی کێشی عیبار نەکات وانە کەواتە لەگەڵ ئەو ڕایەدا کە نامەکانی مامۆستا نەجمەدین شتێکی جوان بوو و شعرەکەشی جوان من ئاوازەکەشی جوان هیچ لە ژێر کاریگەری دەنگی کاک نەجمە من ناوە دەنگێکی بەهاری چکات کاتێککە جوان لە دەنگی کاک نەجما بێ هەستەکەی لە دەشتاییەکەی لە گوڵ و گوڵزار دەنگێکی باریە ژیانت پێ بەخشێ دەنگێکی خۆشە دەنگێکی زوڵاڵە ئەوە نەی بە سرودەکانی کاریگەرم لەوانەیە بەکانی کاریکرد نەبوو بەڵام هەریەکە و بۆ خۆی شتێکە من باوەڕتە بێ لە 23/6/86 فیرارم کرد لەم شارە ڕۆشتم ڕیکلام لە تۆمارگای نازە ڕیکلام بۆ بەرهەمی 86ەکەی نەجماکرا قەنەعەتی بێ ئەوە نەی بیرم لەوە بوو کە من ڕاکەم نازان بۆ کوێچم چارەنووس بەرەو کوێمە بە براکەم ڕاست پاردوتم لە هەر شوێنێک بووم ئەو بەرهەمە دەرچوو لای کاک باسیلی تۆمارگای ناز بۆمە کرد و بۆمە نێری ینی بزانە لەویا لە خەمیەوە نەبووم ئاین دەبەر و چوومە با چارەنووسەکەم بەرەو کوێەوە بەڵام لە خەمی ئەوە بۆ بەرهەمە دەستکەوێ کاک نەجمەد لەم کۆتاییانە هەرچەندە بەردەوامە من دەستخۆشی لێەکەم بەڵام ئەم نامەکانت کە شیری هۆنراوی کاک شارامی قەدیمی وەزام ئاوازەکەشی ئەوە بەڵام کاک نەجمە ئەوە نە جوان چڕیوێتی لە ژێر کاریگەری سۆزێکایە ئەچێتەوە پاڵ بەرهەمەکانی ساڵی هەشتاکانی جوانە یعنی کاریگەری جوانە کەواتە یاریکردن بە وشە
لە نێو دەنگێکی جوانی ڕەسەندا گرنگە بۆ هونەرمەند ئەمە خاڵێکی گرنگە مامۆستا پرسیارگەلێکم ماوە من کاتی بەرنامەکەم بەرەو کۆتا ڕۆژ حیف بەو کاتە دەخوازم کە نەمتوانی زەفەر بەو پەیامە گرنگ و ئەرشیفە گرنگانە بەرم کە لای جەنابتانەوە هەن من بەڕاستی بە حیفی دەزانم کە نەتوانم حەق بەو تەمەن و جوانیانە بەرم کە لە ڕابردوودا بەڕێستان و چەندینی وەکو بەڕێستان خزمەتی کورد و کوردستانتان پێکردو ئەمە لای من گرنگە مامۆستا کۆتا سپاس بۆ جەنابتان گرنگە بەلامەوە دەلاکەکەم لێ نەپرسیت بەڵێ بۆ لەقەبی دەلاکت وەرگرت ڕاستە دەلاکیت کرد ڕاستە دەلاک چکە هەندێک پیشە هەیە ئەم پیشانە ئەبنە ئەو ناوێ ئەبێتە باگراوندێک بۆ کەسەکە ئێستا مەبەستم لەوەیە جەنابت لە تەنسیق ئایشی کردو لە ئەرشیف ئایشی کردو لە ڕاگەیاندنا ئایشی کردو من دەمویستە لەوانەیە هەموو قسە بکەم باشە بەس ناڵم دەرفەتەکە کەم بوو بە داوای لێبوورنەوە بۆ جەنابت و بۆ بیسەرەکان و بینەرەکانمان یعنی دەمانتوانی بڵێن حرمەتەن جەمالی تەنسیق جەمالی ئەرشیف جەمالی ڕاگەیاندکار زۆر جا من لە ڕادیۆ لە ڕابردووە ئیشمە کرد پێیان وتم دیلمانی ڕادیۆ بەس ئەمانە هەبوو بوو بە دەلاکەوە مایتەوە وەڵی من زۆر لەو کارانە کردوانە بەڵام چووکەمەوەی 26 ساڵ من ئەو پیشەیە کردووە ئەو پیشەیەش کە لە شارەکەی خۆما بووم وەکو ئەرزم کردی هەموو پیشەیەک زۆر جار ئەو ناوە بێتە باگراوندی کەسەکە زۆر کەسمان هەیە بە پیشەکانی لەناسێتەوە لەم شارەیە منیش بەڕاستی ئەو دەلاکە بەڕاستی دەلاکەوازام شێکی عەرەبیە خۆی سەرتاشە دەلاک ئەو کەسەیە کە لە حەمامە وەک ناتر پشتی خەڵکەشوە ئەوەیە بۆ بە پاشخانی ناوەکەی من بەڵام من لێرە شاوە بڵێ من زوڵێکی گەورم لە ناوی باوکم کردووە جنام خۆم جەمال عومەر حەمە سەعیدم تر ئەم دەلاکە بوو بە نازناوێک و پیامەدا بڕەوە هەچەند ناوی باوکت نەشاردوێتەوە نەخێر نەخێر باش بە ئیفتیخارەوە بە ئیفتیخارەوە ئەجا بەڕاستی کاکە دیلمامە سپاسی ئێوە کەم و زەحمەتتان کێشە من ئەوەی کە کردومە هیچ منەت نییەوە سەر کەسا من خۆم کردومە کەس پێی نەوتوم بەڵام لەبەرەوەی منەمە پێویستی کۆمەلگاکەمە من هەتا ئێستا کە لە حزوری جەنابتا دانیشتوم دوێنی شەو کە تەواو بوون تا ئێستا ژیاننامەی 188 هونەرمەندم نووسیوە بەڵام پشت بەسەر چاوا بەستم بابەتی وا بووە مانگم پێچووە دە تەلەفۆنم کردو بۆ ڕۆژهەڵات بۆ ئەوروپا ڕاست بۆ ئەمریکا جا من لێرەوە بە بیسەر و بینەر بڵم ئەگەر دەیانەوێت ئەرشیف و ڕابردووی هونەرمەندان بزانن یا سوودی لێوەرگرن دەتوانن سەردانی پیج و ئەکاونتەکەی جەنابتان بکەن پڕە لە ئەرشیف بە دەقیقی من خۆم بۆ خۆم زۆر جار سوودم زۆر لێوەرگرتووە بە ساڵەکان و بە تەمەنەکان و بە ناوی تەواوەتی کەسەکانەوە ئەمە زۆر گرنگە بۆ ئەو گەنجانەی کە لە ئێستەی هونەردا کار دەکەن یا دەیانەوێت ڕابردووی هونەرمەندان بزانن ئەمە گرنگە مامۆستا سپاسی جەناب دەکەم دوایین قسە دەبێت حەزەکەم تێبینی سەرنجێک وەکو ئەو ئەرشیفە میدیایی کە هەتا چییە بە ئێمە گەورەتر بین من سپاس دەکەم دەستخۆشتان یەکەم و ماندوو نەبووم جاری کە سڵاو و حرمەتم بۆ بینەرانتان و بۆ ئەو کاکە ئازیزانی پشتی کامێرەکە من هیوای سەرکەوتان بۆ خوازم ئەو کاروانە هەر بەردەوام بێ بەڵام یەک هینەمە هەیە هەمیشە تەمەنام کردووە ئینسان ئەگەر ژیان مەودا بە من ئەو ڕێگایم گرتووە بەڵام ئەوەی کە من کردومە بەڕاستی نەک خۆم زۆر لە مامۆستای هونەرمەندانی ئازیزم کەسایەتیەکان پشتیوانی مەکەن هانمەیان زیاتر ئەوەی کە من کردومە سەرچاوەیە کە بۆ خوێندکار و قوتابی پەیمانگای هونەرە جوانەکان و کۆلیژی هونەر کاراسانی کردووە من گەڕاوم بە وردی ئەمە سەرچاوی لە چۆکرد جا لەگەڵ ئەوەشە بۆ ئەوەش با بە بینەری خۆشەویست بڵێم من لە خۆمەوە نەم کردووە ئەو هونەرمەندەی لە ژیانە کە ژیاننامەکەیم تەواو کردو بۆم ناردوێتەوە جاری وا بە 10 ڕۆژ 15 ڕۆژی پێ چووە پێم وتۆ لە سەرنج تێبینیەکان ئەوەشی کە لە ژیانە نەما ناردوێتەوە بۆ کە سوکارەکەی من نەکەومە هەڵەوە منەمێ ژیاننامەیەکی دروست بەم بە پرسیارەتەکەش ترساوی ئەی چۆن ئەوە بەرپرسیارەتیە چکە بابین نەکەمە بەڵام بەداخەوە من تاچە 188 هونەرمەند تاو کردووە 127 هونەرمەندی برادێکی ئازیز و خۆشەویستم کاگنزار نووری دیزایانی بۆ کردووم دیزایانی بەرێک هەموو شتێک ئامادەیە بەس ئەوەیە جاریش کە هەڵەچنی بکرێتەوە بچێ بۆ چاپخانە بەداخەوە تا ئێستا کە خۆم لە کارمەندی وەزارەتی ڕۆشنبیری بووم 4 جارە وڵممە بۆیان چاپ نکردم هیوای لەساقی بۆ دەخوازیین نمونەتان زۆر بێت دووبارە سپاس بۆ کاتە زیێڕینی کە پێت بەخشبانە زۆر بەڕێزی بەڵێ خۆشەویستان سپاس بۆ ئێوەش کە تا و کات لە بەرنامەی ستاتیکاوە بیسەر و بینەرمان بوون جا من لە کۆتایی بەرنامەکەدا
نامەکانی مامۆستا نەجمەدین پێشکەش بە مامۆستا جەمال دەکەم. سپاس دەکەم. سپاس بۆ جەنابەت. دەستخۆشی ڕێز و حرمەتم بۆ کاک نەجمە، بۆ کاکی شاعیر و ئاوازدانەر و بۆ ئەو موسیقیانەی کە لە پشتی کارەکەی گۆرانی ناوەکان لەش ساغ بێت. زۆر سپاس بۆ دووبارە سپاس بۆ ئێوەش، سپاس بۆ هەردوو هاوکاری زیادە خۆشەویستم شێخ جەمال و کاکی من ڕەفیق. خواتان لەگەڵ بێت. خاسە بە قوربانە مەکانەدانەکێ چاوەڕێتم وەک هەمیشە قەولەکانەدانەکێ پێکەنینێن وەک شەماڵە باغی دڵ ئاوانەکە ئەم بەهارە چۆن نەهاتی لێوەکانەدانەکێ. من تافی دەزانێ و خەریکە وشکەوێ پەنجەکانن مێڵنم شەو زلفەکانن